أم حديثك شيخي الباني رحمة الله بحسن ناسان ولا تخريج حديث كان كتابي السني ابن أبي عاصمة لمجلد يكم لا برج الشوارع فرمكم الكاري الرحمة ما ي الرحمة لبوارو بازني الرحمة لكاتو شوين الرحمة بلام تفرقة واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا أم فرقيا ناكوتيو دوبرتيو تفرقة كوتنا أما السزايا ئەشکەنجەیە ئازاری دەرونیە ئازاری جەستەییە شکستەییە هەر ئەم ئەنجامەش لە ئاەتەکانی ترا بە شێوازی جیاواز ئەخرێتە بەرچاوی مسلمانان تا لە زاتیەتی خۆیانەوە بەرەو ئەندامەتی خواویستانەی حیزب الله هەڵکشێن پەیامەکەی خوا وەل نەکەن بۆ دید و هزری خۆیان وەکو ئەو حاڵەتێکی ئێستایی بینی خەڵک قورئانەکەی واز لێ هێناوە چۆتە سەر بەرنامە و مەنهەجێکی تر شەو ڕۆژ حیزبیانە پێوەی پابند بمتعصب و چۆرانە یخوای گەورە ئەوە کە بەسەرەکی ترین هۆکاری تەفرەقە و خەتخەتێن و ململانی ناوخۆ کە ئەنجامەکەشی دیارە زەلیلی دنیا و چاوشۆڕی قیامەتە ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم چۆن ئەوانی پێشوو فەرمووی أولئك سيرحمهم الله بۆ ئەمانەژە فەرمێ وأولئك لهم عذاب عظيم ئەوانی پێشوو ئەوانە فەرمانیان بە چاکە کردو بەرهەڵستی خراپەیان کرد و نوێژیان کرد و زەکاتیاندا و کۆمەڵکارانە هەموو ئیشەکانیان کرد خوای گەورە فەرمووی ئەوانە بن بە حیزب الله وسيرحمهم الله بەڵام لێرە ئەم حەزەرەی بەم شێوەیان داوەتەوە عکسی ئەوە ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم وەکو ئەوانەتان لێن نەیە کە دوایەوەی پەیامی ڕۆشنکەرەوەی خواییان بۆ هاتبوو تەفرەقەکەیان تێکەوت و کەوتنە بەربەرەکانێ و تێکشکانی یەکتری و ململانێ و شەڕەپاڵی یەکتری ئەوە هەنە سزای زۆر بەژان و سەختە درێن خوا لاماندا ئەم ئاەتانە و فەرموودە